لە کۆنگرەی ڕۆژنامەوانی دەرێتن وەڵا ئەوە ناوچە لافاو هەرنەستایە زۆر مەمنون کاکومێ دەستەکانت خۆشبی لافاو هەرنەستایە وەڵا قسەکانی جەنابەت هەموو تەواو هیچ دەنافاوەستایە نە ئاو چوویتە ناو دوکانمان نە ئەشیامان دوکان بردیتی نە هیچ ئەشیامان عەدم بووە نە مارمان سێ چار عایلەوە لە مارمان وانانی دەخۆن جێ نەبووە لێن دەربی نە ئاو هەستایە نە لافاو هیچ لە گۆڕنیە قسەکانت هەموو تەواوە سەتا سەد ئاو نەهاتە ناو هیچ دوکانەکی هیچ دوکانێک زەرەرمەند نەبووە و هیچ دوکانێک ئاوی نەچوویتە ناوێ و هیچ مارە خەسارەتمەند نەبووە هەمومان لەو پەڕی باشینە لەو پەڕی خۆشینە دوکان بازاڕەکی خۆش بازار جمەی دێ لافاو شتی سەرنەستایە تەواوە قسەکەی با بە چاوی خۆش ڕوش لەوەشکە ئەگەر زیاد نەبی ڕوش ئەوە شیلۆ تەسویرکە دیوارەکانی شیلۆ تەسویرکە ئەو خانیانەی پشتەوە شوێرە پێ پیشاندەم لۆی تەسویرکە ئەو جەبا بشێ لافاو هەرنەستایە ئاو هەرنەستایە گەمەمان پێ دەکە گەمە ئێوە نیگەران بوون لە قسەکانی پارێزگاری هەولێر وەڵاهی ئەگەر بە قسە نە چاک دەبی نە بە قسە خراپیش دەبی بەس قسەی خۆشە خۆشە قسەی باشیشە باشە چ مەعنا هەیە ئەم لە سەعات 3:30 شەوێ دەرن ئاو دێ لافاو دێ ئەوە دێ ئەمە لە زگ دوکانانی ئەشیای برن دەکەین نیوی دەکەین جەنابیشی لە کۆنگرەی ڕۆژنامەوانی دەرێ وەڵا ئەوە لافاو هەرنەستایە